گوێتان لێمە بەتایبەت لە نزیک دارستانی چیای بوون کە لە ڕۆژاوای سێرسە بەفرێکی یەجگار زۆرە بە لە دێنڤەر هیچیان پێ دوی سەبارە بۆ ڕووداوە دڵتەزێنی زستانی ساڵی 1970 نا هیچ شتێکیان پێ نەوتوم. تۆنی تۆ بۆچی ناتەوێمە لەم میوانخانەیە بمێنینەوە؟ کاتێک من نابوو من و نەنکم بەردەوام قسەمانە کرد بێ ئەوەی کەسمان دەممان بجوڵێن بەمە شەوترێ حاڵەتی بریسکانەوە. دانی وەریاریمان لەگەڵا بکە بۆ هەمیشە و هەمیشە و هەمیشە. کاتێک دایکی ویستی من ڕابۆسێنێ لە ئەرکەکەم بۆ ئەویشم ڕاست کردەوە. ئافرەت ناتوانی لەگەڵی بژی و ناتوانی بێ بژی ڕوونکردنەوەکە هەرچێ بێ بەدانی لێرە ببرێتە دەرەوە. بەستەوەیم نە میوانخانەیە بەجێ بێڵم. کات و تۆڕات جاگ لێرەیە.